بینەرانی خۆشەویستی بەنامەی ڕوانگە سڵاو ئەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانی ڕوانگەوە دەبینە میوانی ماڵیوەی خۆشەویست. ئازیزان لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە یەک ساڵی ڕابردوودا هەمومان هەواڵی ئەوەمان بیستووە کە لە فڵانە شار هێرش کرایە سەر دوکانێک، لە فڵانە شوێن هێرش کرایە سەر کەسێک یا هێرش کرایە سەر جوانان و ناوهایەک ئەبیسین کە باس لەوە ئەکە کە کۆمەڵێک لە جەریاناتی ئیسلامی توندڕەو بۆ ئەوەی کە ترس و وەحشەتێک لە نێو دڵی خەڵکدا دروست بکەن دەست ئەبەن بۆ ئەو چەشنەکارانە. هەر لە درێژەی ئەو سیاسەتانەدا و بۆ ئەوەی کە نیشان بدەن کە دەوروونەخ جەریاناتی ئیسلامی توندڕەو لە کوردستانە دەوروونەخشێکی تایبەت قرارە ببینن و قرارە کاریان بۆ بکەن بۆ ئەوەی کە لە مەجالێکی زۆرترە ئستفادەیان لێ بکەن و ئەم ئستفادە دیارە مەبەستم ڕژیمی کۆماری ئیسلامیە لەوان مەجالهایەکیان بۆ ئەخولقێنن. لە ڕۆژانی ڕابردوودا و لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سنە بەڕێوەبردننی نمایشێکی مۆسحێک بەهێنانی کۆمەڵێک کەس لەژێر ناویکردنەوەی خانەقای فڵانە کەس و فڵانە کەسدا هەوڵیان داوە کە ئەوە نیشان بدەن کە ئەوان جێگە و پێگەیەکیان لە نێو خەڵکی شاری سنەدا هەیە. بۆ قسە و باس لەسەر ئەم تەوەرە تایبەتانە ئەمڕۆ لە بەرنامەی ڕوانگە داوام کردووە لە هاوڕێ کەریمی ئەحمەدی کە لەگەڵم بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکم بداتەوە. تکایە ئێوەش لە درێژەدا هاوڕێمان بن. هاوڕێ کەریم سەرەتا بە خێراتن تەکەم بۆ بەرنامەی ڕوانگە و پێشەکی پێم خۆشە ئەوەت لێ بپرسم تایبەت بە مۆزوعی کە ئێستا باسم کرد. لە بنەڕەتدا پێت وایە ئەم تاقمانە مەبەستم توندڕەوە سەلەفیەکان و کەسانی تر وەکو ئەوان بەگشتی ئەم جەریاناتی توندڕەوی ئیسلامی لە کوردستان بە دوای چیەوەن؟ سڵاو لە منەوە کاک ئەسعەدی ئازیز، سپاس بۆ ئەو دەرفەتە و هەروەها سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەرنامەی ڕوانگە و تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دەکرێت لە لایەنی جۆرا و جۆرەوە وەڵام بەو پرسیارە بدرێتەوە لەسەر دەوروونەخشی گروپە سەلەفی و توندڕەوەکان. لە ڕاستیدا ئیدئۆلۆژی و هەوڵ و تەقالای ئەم گروپانە کورد ئەگەر بڵێم هیچ شتێک نییە بێجگە لە گێڕانەوەی مرۆڤ و مێژوو بۆ سەدەکانی ناوەڕاست. لە هەموو ئەو وڵاتانەی کە ئەمانە هەبوون و خۆشبەختانە دەسەڵاتیان نەبووە، بەڵام لە هەموو ئەو وڵاتانەی کە هەبوون ئەوەی کە لێیان دیتراوە تند و تیژی لە دژی خەڵک، ئەوەی کە لێیان دیتراوە چاندنی تۆوی ناوئومێدی بە تواناییەکانی خودی ئینسان و دەستە و ئەژن و ڕاگرتنی خەڵک بە شتی نادیار و لە یەک وشەدا دەتوانم بڵێم کە هەوڵدان بۆ دروستکردنی تاریکی لە ژیانی ئینسانەکاندا. هەروە گوتم خۆشبەختانە لە هیچ شوێنێکی دنیا لەوانە تەنانەت لە وڵاتانی ئیسلامی دواکەوتوش ئەمانە نەگەیشتونەتە ئەو ڕادەیە لە قودرەت و دەسەڵات کە بتوانن چارەنووس و ژیانی مرۆڤایەتی ڕەقەم لێ بدەن. دەنا ئەگەر ئەوەیان کرد و توانی بایان و ئەوەیان لەدەست هات بە بێگومان پێکەنین بزەی سەر لێوەکان و هەموو ئەوانەیان قەتع دەکرد و ئەو کات
ئینسان دەیتوانی بڵێ لە هەموو دنیا و لەو شوێنانەی کە ئینسان تێدا دەژی زمان ئامان دەبوو. بەڵام واقعیەت ئەوەیە کە لە هێندێک لە وڵاتان کە نمونەی هەبووە لە ڕابردوودا کە خەڵکی چاوکراوە و ئەحزابی ڕووناکبیر و ئەحزابی ئەوڕۆیی هەبوون، دەسەڵاتداران و دەوڵەتان لە هێندێک شوێن هەروەک نمونونەکەیمان لە عێراقیش دیتووە، نمونونەکەیمان لە ئێرانیش دیتووە، ئیستفادەیان لێ دەکەن بۆ مەرامێکی تایبەتی. بۆیە بوونیە و بوونی ئەمانە لە ژیانی مرۆڤایەتیدا کاملەن بێکەڵکە و هیچ سوودێکیان بۆ مرۆڤایەتی نییە. ئەگە سەرنجتاندا بێت لەو ساڵانەی ئاخردا لە کوردستانی عێراق بۆ نمونە باس بکەین، بەهۆی کێشەی ئەحزاب کە هاتبۆ پێشەوە، ئەمانە بە ئەندازەیەکی تەقریبەن ئینسان دەتوانێت بڵێت جێگای ترس دەستیان ئاواڵە بووە و خەریک بوون دەچوونە ناو ژیانی شەخسی تاکەکانیشەوە لەو کۆمەلگایەدا. بەڵام خۆشبەختانە هێندێک زوو دەستیان خوێندرایەوە لەلایەن شەقامەوە، لەلایەن خەڵکی ئاگاه و ڕووناکبیرەوە و دەستیان کۆتا کرا و ئێستا کە دەبینی ئەو دەور و نەخشەیان بە شێوە ڕابردوو نەماوە. بەڵێ ئاڕە کەریم، ئەگەر تۆزێک بگەڕینە، تۆزێک نا تانم بڵێم چەندەیە بگەڕینە دواوە، ئەبینین کە بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیە وەک خۆتیش ئاماژت پێکرد، کۆمەڵێک لەم جەریاناتە کە قدمەتێکی زۆرتریان لەمانێ ئێستش هەیە هاتن وە ویستیان بە تونۆتیژی نواندن، بە ترساندنی خەڵک، بە هەڕەشەکردن لە خەڵک بە ئامانجەکانیان بگەن. بەڵام بەهۆی بیری ڕزگاری خوازی و بەهۆی بیری ئازاد و بەهۆی بیری ئەتانم بڵێم دژی دواکەوتویەوە لە کوردستان نەک سەر نەکەوتن بەڵکو شکستی گەورەیشیان خوارد و بەڕێ لەو جەریاناتە کە زۆر بە ئیمکاناتێکی عەزیمی شەو هاتبوون تەنانەت منحل کرانەوە یان نەمان پوچەڵ کرانەوە. ئێستا بۆچی پێت وایە بۆچی زۆرتر لەم کاتەیە ئەمانە کەوتونە نمایش و بۆچی ئەیانەوێ بە بڵاوکردنەوەی ترس و وەحشەت و بە کردەوەگەل هەڕەشە ئامێز خۆیان نیشان بدەن؟ لە بابەت کوردستانەوە بە شێوەی مشەخەص خۆشبەختانە هیچ ڕەوتێکی ئیسلامی و کۆنەپەرست بە درێژایی زیاتر لە چواردەی ڕابردوو نەیتوانیوە لە کوردستان سەر هەڵبدات و نەیتوانیوە جێگەپێی خۆی بکاتەوە لەبەر هۆکاری جۆراوجۆر و گرنگترینیان ئەوەیە کە کوردستان هەمیشە مەکۆی شۆڕش بووە و پڕ بووە لە ئینسانهای شۆڕشجێر و چاوکراوەی غەیرە مەزهەبی و جیاواز لەوە ئەحزابی چەپ و پێشڕە و کە نمونونەکەی کۆمەڵە بێت لە کوردستانی ئێراندا هەبووە و توانیوێتی ئەو بەرچاوڕوونیە بدات کە نەهێڵێت ئەحزابی ئیسلامی جێی خۆیان بکەنەوە. بۆ نمونە مەسەلەن ساڵی 57 و 58 کە ڕەوتی موفتیزادە بوو، کۆمەڵە بربەستێکی گەلێک گەورە بوو لە بەردەم ئەم جەریانە ئیسلامیەدا بوو ئەوەی کە نەهێڵێت لە کوردستانی ڕۆژهەڵات جێگەپێی خۆی بکاتەوە. و ئێستا ئەگەر هەڵسەنگاندن بکەین لە ئێستا و لە چاو ساڵەکانی 57 و 58 و بەرەو سەرتریش، کۆمەلگای کوردستان گەلێک وشیارتر بووەتەوە و پشتکردن نەک لە جەریاناتی تونندڕەوی
لەم چەشنەی ئیسلامی بەڵکو تەنانەت پشتکردن لە خورافاتی مەزهەبی پشتکردن لە دینیش بە ڕێژەیەکی گەلێک بەرچاو چۆتە پێشەوە لە بیرمان نەچۆتەوە کە یەکێک لە گلەییەکانی سەرانی کۆماری ئیسلامی لە ڕابردوودا و ئێستش هەر هەیە ئەویژەوەیە کە دەرسەدێکی گەلێک گەورە لە خەڵکی ئەو وڵاتە سەر بە ماڵی ئەوەی مزگەوت کەوان پێی دەڵێن ماڵی خوددا سەر بە ماڵی خوددادا ناکەن نوێژ ناکەن لە دین دوور کەوتونەتەوە هۆکاری ئەوە چییە؟ هۆکاری ئەوەیە کە بە تەجربە دەرکەوت کە پشت بەستن و بە باوەڕبوون بە شتی نادیار و خورافی ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە بەرچاوی خەڵک خۆی نیشان دەدات و خەڵکی هەژار و لێقەوماوی ئەو وڵاتە کە ساڵانێکی دوور و درێژ لەژێر ناوی دەستگرتنەوە و پارانەوە و لە غەیبەوە هاتنی پارۆنانێک بۆ سفرەکانتان دەتوانێت ژیانتان بگۆڕێ ئەوەیان تەجربە کردووە هیچیان نەهاتە بەردەست بەڵکو هەژارتر بوون سفرەکانیان خاڵیتر بوو منداڵەکانیان ڕەشوڕووتر و بێ ئەنواتر بوو و لە پاڵ کۆمەڵێک مەسائلی تردا توانیوێتی بە ڕێژەیەکی بەرچاو دەور و نەخشی دین بەگشتی و سەلەفیگەری بە تایبەتی لە کۆمەلگادا بسرێتەوە و خەڵک چاوکراوەتر و وریاتر و ڕوونتر بن ئێستا ئەوە تەنیا چەپ و سۆسیالیستەکان نین لە کوردستان کە دەستیان پڕە و پشتیان لە دین و لە خورافەگەری کردووە بەڵکو تەنانەت لەناو خەڵکی ئامیشدا لەناو خەڵکی عادیشدا ئەوە ڕوون بۆتەوە کە ئەوە ئیتر بە دەردبخوری ئەم دەورەیە نییە ئەوە مربوطە بە سەدەکانی ناوەڕاست و ناگۆنجێت لەگەڵ عەقڵ و لەگەڵ شعور و لەگەڵ ئێستەی ژیانی مرۆڤایەتی بەڵێ لە ڕۆژانی دیان لە هەفتەی ڕابردوودا بینیمان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تایبەت ئەو کاناڵانەی کە سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی و لایەنهایەکی یان جەریاناتێکی ارتجاعی مەزهەبین نمایشێکیان بردە شاری سنە لەژێر ناوکردنەوەی خانەقای فڵانە نازانم شێخ و مەلاکە پێناویانەوە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سنە بە هێنانی کۆمەڵی کەس کە بە پێی زانیاریەکانی ئێمە تەنانەت بەشێکی بەرچاویان ئێرانیش نەبوون و نیشاندانیان بە نێوی ئەوەی کە خەمانە خەڵکی شاری سنن و خەریکن خانەخا بۆ فڵانە شێخەکەنە و نمایشی گیان ئەنجامدا بۆچی کوردستان و بۆچی لەم کاتە ئەمانە لە سنە یانەوێ بۆ شێوە خۆیان نیشان بدەن جارێ پێشەوەی کە وەڵام بە ئەو مەسەلەیە بدەمەوە بۆ کوردستان و بۆ لەوانە شاری سنە نوکتەیەک لە مەورد ئەم گروپانەوە بە پێویست دەزانم هەروەک بۆ خۆش دوتێت بەڵێ ژمارەیەک لەوانە خەڵکی وڵاتانی دەوروبەریش بوون هێنراون و خسێنراون ناو ئەو گروپەوە ڕاستەکەی پێکێنانی ئەو گروپانە بۆ ئەوانەی کە دەست پێشخەری دروستکردنی ئەم گروپانن دوو دەستکەوتی باشی هەیە یەکەمیان ئەوەی کە لەو ڕێگایەنەوە بە پوڵ و سەروەتێک دەگەن چونکە ئەمانە لە ئەساسدا بەکرێی گیراون بەکرێی گیراوی وڵاتانیش و دووهەمیشەوەی کە دەیانوێت لەم ڕێگایەوە بڵێن کە هێشتا خەڵکانێک هەن کە ئێمە دەتوانین بیان چێشین بەلای خۆماندا فریویان بدەین و بیان خەینە ژێر بیان خەینە دوای مەجموعەیەک شتی دواکەوتوانە کە ببن لە دەوروبەرمان بۆیە بەنسبەت ئەم گروپانەوە ڕاستەکەی ئەوانە ئەسڵەن مەوزوع نین
تا چەند ساڵ لەوە پێش بوو کە لە کوردستانی عێراق تەکیەی لەو چەشنە کرا بووە کە پوڵێکی چاکیان دەست دەکەوت و ئێستاش ئێران و ڕەنگە دواتریش مەسەلەن بجۆزرێتەوە بۆ شوێنێکی تر. ئەوە مەوزوع نییە، بەڵام مەوزوعی ئەسڵەکە لە پرسیارەکەی ئێوەش مەبەستی ئەوش لە پرسیارەکەوەیە بۆ کوردستان و بۆ شاری سنە. سەرنج بدەین زیاتر لە 4 دەیەیە کوردستان لە مەیدانی جۆراوجۆردا سەنگەرێکی بەهێزی مقاومەت بووە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا. نە شکەنجە، نە زیندان، نە ئیعدام، هیچ کام لەوانە نەیتوانی کۆماری ئیسلامی بە نیەتەکەی بگەێنێت کە بریتی بوو لە سەرکوتکردنی شۆڕش لە کوردستانی ڕۆژهەڵات. فریوکاریش لە پەنا ئەوانەدا هەر نەیتوانی دەستکەوت بێت. دروست بە پێچەوانەکەی سەرنج بدەین لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا و هەتا دێش زیاتر پەرەدەستێنێ. ئەنواعی ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵی جۆراوجۆر لەو کۆمەلگایەدا شکڵیان گرتووە و لە ڕاستیدا دەتوانین بڵین خۆیان سەپاندووە بەسەر کۆماری ئیسلامیدا، نەک لە ڕووی دڵئاوەڵەیی و گۆڕانێک لە فکر و لە بەرنامەی کۆماری ئیسلامیدا بۆ کوردستان، بەڵکو ئەوە خەڵکی کوردستان بوون کە ئەمانەیان سەپاندووە. جیاواز لەوە لە کوردستانی ڕۆژهەڵات لایەنی سیاسی مخالفی جمهوری ئیسلامی هەن کە هەر کامەیان بە ئەندازەی خۆی خەڵکی هەیە و جێگە پەنجەی لە ڕووداوە جۆراوجۆرەکاندا کە دێتە پێشەوە دیارە. بەگشتی ئەوەی کە لە کوردستان ئێستا دەیبینین بەرەنگاربوونەوەیەکی شۆڕشگێرانە لە شکڵێکی تردایە لە دژی جمهوری ئیسلامی. نوکتەیەکی ترەوەیە کە کۆماری ئیسلامی هیچ کات ئەم بەشەی واتە کوردستانی بە بەشێک لە ئێران نەزانیوە. سەرنج بدە لە هیچ شوێنێکی کوردستان ناوەندێکی سەنعەتی کە بتوانێت سەدان کرێکار لە خۆ بگرێت و ببێتە ناوەندێک بۆ ئەوەی کە بەشێک لە خەڵک بتوانن لەم شوێنەدا بژیوی ژیانی ڕۆژانەی خۆیان دابین بکەن وجودی نییە. ئەوەی کە هەیە هەموویشتی پاکەزاییە. بۆیە ئەوە لە بیرروزەینی خەڵکی کوردستاندا هەر هەیە و خەڵکی کوردستان بە دروست تەشخیصیان داوە کە ئەمان بەشێک نین لەو سیستمەی کە لە ئێران هەیە و کۆماری ئیسلامی بە هەموو لایەنەکانیەوە، چە ئەو کاتانەی کە محافزەکارەکان هەبوون، چە ئەو کاتانەی کە تونندڕەوەکان هەبوون لە بەرابەر خۆیدا دەبینێت. بۆیە کۆماری ئیسلامیش هەمیشە بە چاوی ڕق و چینەوە ڕوانی بێتە خەڵکی کوردستان. ئەو گروپانەی کە دروست کراون، ئەو کۆڕ و کۆمەڵانەی کە دروست کراون لە ژێرناوی بۆ نمونە مەسەلەن ژینگە پارێزان، ڕێکخراوەکانی لایەنگری مافیژنان، ڕێکخراوەکانی لایەنگری کرێکاران، ئەو ڕێکخراوانەی کە لە نێو دانیشتوویان و لە نێو قوتابخانەکان و دەبیرستانەکاندا پێکاتون، ئەمانە هەمویان خودجوش و سەپاو لەسەر جمهوری ئیسلامیدا بوون. بۆیە کۆماری ئیسلامی هەموو هەوڵی ئەوەیە کە بزوتنەوەی خەڵکی کوردستان کە ئێستا حەی و حازر هەیە لەلایەک بەکەم بگرێت و لەلایەکیش هەوڵ بدات کە لە ڕوانگەی خۆیەوە بەدیلی بۆ دروست بکات.
بۆیە زۆر ئاساییە ساڵەکەیم دقیق لەبیر نەماوە بەڵام دەزانم ئەوەش هەر ڕوویدا کە مەسەلەن لە شارەکانی دەرەوەی کوردستانی ئێرانەوە لە شارەکانی لەنەوەی تاران و ئیسفەهان و ئەوانەوە لە ساڵانی ڕابردووشدا هەر جارەی بە جۆرێک خەڵکی خراپی دەخزاندە نێو شارەکانی کوردستانەوە بۆ ئەوەی کە فەزای لەو چەشنە دروست بکرێت یا مەسەلەن بۆ نمونە ئاواڵەکردنی دەستی قاچاقچیانی مەوادی مخدر و هێنانی مەوادی مخدر بۆ کوردستان ئەوانە هەمووی بەشێک لەو ڕێگایانە بوون کە کۆماری ئیسلامی گرتوێتە بەر بۆ بژایەتی لەگەڵ خەڵکی کوردستانە بۆیە زۆر ئاساییە چونکە دەزانێت ئیسلامیگەری و توندئاژۆیی و سەلەفیگەری ناتوانێت لە کوردستانی ڕۆژهەڵات جێی خۆی بگرێت ناتوانێت جێی خۆی بکاتەوە و بیسەر و بینەری نییە بۆیە زۆر تەبیعیەکە وەکو ژەهرێک دەیهێنێت ئیستفادەی لێ دەکات بۆی کە بە ئیستلاح لەژێر ئەو ناوەدا بڵێت کە ئەوە لە کوردستانیش خەڵکی تر هەن کە ئیسلامین و ئەهلی دین و دێن و خۆیان نیشان دەدەن لە ڕاستیدا ئەمانە خۆیان دروستکراوی کۆماری ئیسلامین جارە پێش هەموو شتێک مەترسینین بۆ جمهوری ئیسلامی ڕاستەکەی هیچ مەترسیەک نین ئەوانە بۆ مەترسینین لەبەرەوەی کە ئەوەی کە ئەوان دەیکەن و ئەوان دەیڵێن و دایان هەوێ هەرەوەیە کە لە چوارچێوەی نظامی جمهوری ئیسلامیشدا هەیە حواڵەکردنی خەڵک بۆ بەهشتێکی نادیار حواڵەکردنی خەڵک بۆ دنیایشی نادیار بەو لە حازەوە ئەوان جێگای مەترسینین بۆ جمهوری ئیسلامی و کە کۆماری ئیسلامی دەستیان ئاواڵە دەکا و دایانهێنێ مەسەلەن نمایشێکی گاڵتەجاری لەو چەشنەشیان پێدەکات ئەوانیش خۆشخزمەتیەکەن بە کۆماری ئیسلامی لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا تەبلیغ بۆ ئەم سەر و کۆمار و ئەو سەر و شارەوانی و ئەوی بەکرێگیراوی ئیطلاعاتی تر دەکەن و هەوڵ دەدەن دەعوەت و پشتگیریان بۆ ئەوانێک بکەن بۆ بەدەست بێنن و معاملەیەکی بینی ئەم گروپە سەلەفیانەیە لەگەڵ کۆماری ئیسلامیدا بەڵام بۆچی شاری سنە تەبەنەوە لە شوێنەکانی تریش کراوە لە ڕابردوودا کەم و زۆر بەڵام واقعیەتەوەیە کە کۆماری ئیسلامی و دامودەستگای ئیطلاعات حساسیەتێکی تایبەتیان بەنسبەت شاری سنەوە هەیە بێهۆ نییە کە خەڵک دەڵێن سنەی سوور و سنەی ئاڵای سوور و سنە شاری کۆمەڵەیە ئەوە لە خۆرانیە و لە خۆپیشاندانەکاندا کە دەکرێت زۆر جار ئاڵای سوور نەترسانە بەدەست خەڵکەوە دەبینرێت مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵا مەراسمی 8 مارس و مەراسمی 1 مەی کە لە شاری سنە دەگیرێت لە خۆرانیە کە ترس دەخاتە جەستە و دەرونی کۆماری ئیسلامیەوە بۆیە بە شێوەی مشخص لە مەورد شاری سنەوە کۆماری ئیسلامی بە خەیاڵی خۆی دەیهەوێت لە شکۆی شاری سنە بدات بێخەبەر لەوەی کە نەک هەر گروپێکی چکۆڵەی چەندە کەسی لەو چەشنە بەڵکو دەیان گروپی تری لە چەشنی ئەوانە و لەوانش تندڕەوتر و نامرۆڤانەتر بێنێت بیڕژێنێتە ناو شاری سنەوە بێگومان ناتوانن جێگای خۆیان بکەنەوە جابا نەک لە فەرەح و سیروس و
لە هەموو شقامەکانی شاری سنە مەسەلەن ئاڵا و پلاکاردی ئەم گروپە سەلەفی و تند ئاژۆیانە هەڵبواسێ ئەمانە هیچی بۆی نابێ بماو واقعیەتەوەیە کە لە کوردستان و لە جنوبی کوردستانیش تایبەتی تر ئەوە چەپ و سۆسیالیستەکانن بوون کە بەنەوئێک تۆوی بەرانبەرچێ و تۆوی خەباتکاریان چاندووە کە جمهوری ئیسلامی نەبەدام و دەستگای ئیتلاعات و سوپای پاسدارانیەوە و نەبەهێنانی گروپی لەو چەشنە ناتوانێت هیچ لەوە کەم بکاتەوە. بڵێ هەڕێ کەریم وەک خۆت وتۆ دەور و نەقشێک کە ڕژیم لەم ناوەندا گێڕاویە پێشتر ئەمانەی ئەگرت لە بەهۆیەوەی کە ئەیوت ئێمە شیعین ئەمانە دژی ئێمەن ئەمانە بە پێچەوانەی مەسەبەگەی ئێمە تەبلیغەکەنەوەوانە بەڵام ئێستا وەک خۆتیش ئاماژەتدا هەر ئەم تاقمە کە خانەقایان بۆ ئەکاتە و لە گاڵتەجاڕی هەڵبژاردننی پێشوودا بە عەلەنی سەرۆکی ئەم تاقمە تەبلیغی کرد بۆ ئیبراهیمی ڕەیسی و باسیەوەی کرد کە بڕۆن ڕێی پێ بدەن بەهۆیەوەی سەیدە و دیارە خەڵک هەموو بە تایبەت خەڵکی کورد باشەزانن کە ڕەیسی یەکێک لە هەرە جنایەتکارترین مهرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بووە کە هەتاکو ئێستەیش لە پۆستی بەناو سەرۆ کۆماری ئێرانە ئیسفادەی لێکەن. پێت وایە ئەم تاخمە یەکەم ئەوە بوومان دەرکەوت کە بۆچی چاوپۆشی لە فعالیەتی ئەوانەکە یعنی ئەمانە ڕێککەوتنێکیان کردووە بە یەکەوە کە لە مقابڵ ئەو تەبلیغاتە لە مقابڵ ئەو کارانەیەکە ڕژیم مەبەستیە بۆی بکەن و ئەویش لە بەرامبەردا ڕێگەیان پێ بدات کە کەلۆکن بۆ خۆیان باس بکەن. پرسیارم ئێستا ئەوەیە پێت وایە ئەمانە سەرڕای هەموو ئەم ڕێککەوتنانەوە هەموو باسانێک کە جنابیشت کردن پێت وایە ئەم تاخمە مرتەجع و دواکەوتوانە بە مەبەستی خۆیان ئەگەن ئەتوانن ببن بە شتێک؟ ئەوەی ڕاستی بێت نەکەر ئەمانە هیچ گروپێکی تری لەو چەشنە لە کوردستان ناتوانێت ببێت بەشت ناتوانێت جێگەی خۆی بکاتەوە جابا پشتیوانی دەوڵەتیشی لە پشت بێت بە پشتیوانی و هەموو خەرج و مەخارجێکیشیان لەلایەن سوپای پاسداران و ئیتلاعات و کولەن دام و دەستگای ڕژیمەوە دابین بکرێت با نەکەر مەراسمی لەو چەشنە مەراسمی گەلێک لەوە گەورەتریشیان بۆ بەڕێوە بەرن چونکە تۆوێک کە لە کوردستان چێندراوە هەروە بە ئاسانی بە دروستکردنی گروپی لەو چەشنە و بمبورن بە نمایشدانی لەو چەشنە ناتوانێت لە ڕیشە دەربکێشتێت. جیاواز لەوە ئەسڵەن هەروەک لە پێشتریشا باسمان کرد دینداری لەم چەشنە تازە ناتوانێت لە کۆمەلگای کوردستاندا جێخۆی بکاتەوە ڕادەی چاوکراوەیی خەڵک ئەوەندە چووەتە سەرەوە کە ئیتر ئێستا ئەگەر مەلای مزگەوتەکان مەسەلەن لە نوێژی جومعەشدا مۆعیزە دەکات کەمترین خەڵکی لە دەورە سەرانی ئاخوندەکانی ڕژیم کە دێن و لە بەرنامەی تەلەڤیزیۆنیدا قسە دەکەن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە دەبینین کە چەندە موردی گاڵتە و مەسخەرەی خەڵک قرار دەگرن. بۆیە جێکردنەوەی ئەم گروپانە ئیمکانی نییە ڕاستەکەی بەڵام ئەو بەمانای ئەوە نییە کە ئێمە دەبێت خۆشخەیاڵ بین بەمانای ئەوە نییە کە ئێمە دەبێت کاری زیاتر نەکەین دەبێت ڕەوشنگەری زیاتر نەکەین
بێگومان هەموو هەوڵەکان دەبێ ئەوە بێت کە کوردستان بکرێتە وڵاتێکی سکۆلار، شوێنێکی سکۆلار و دوور لە ڕێو شوێنی مەزهەبی و دینی، بە تایبەت گروپی تندڕەوی لەو چەشنە خونساکردنەوەیان و ناساندنی هەرچی زیاتریان بە خەڵک ئەرچی سەرشانمانە و دەبێت لەو بابەتەوە بە بەرنامەی دقیق و دروستەوە تەبەن کاری بۆ بکرێ. بەڵام تا جێگایی کە پەیوەندی بە وڵامی پرسیارەکەی تۆ هەیە، من شکم نییە کە گروپی لەو سەشنە ناتوانێت لە کوردستان جێی خۆی بکاتەوە. ئەرکی کۆمەڵانی خەڵک دیارە وتمان ئەمانە بۆ نمونە ڕۆژێک لە سەقز، ڕۆژێک لە بانە، ڕۆژێک لە بۆکان، ڕۆژێک لە فلانە گەڕێکی شاری سنە، هەڵەکوتنە سەر دوکاندارێک، هەڵەکوتنە سەر کۆمەڵێک جەوان، نازانم قەمە کێشیەکەن، نمایشایەکی لەو چەشنە ئەدەن. لە بەرامبەر ئەمانەدا بە گشتی مەبەستم وەکو ئەوە نیە بڵێن ئەمە سەلەفیەکانن، ئەمە نازانم شێخۆ دەروێشن، بە گشتی ئەم جەریاناتە مرتەجعە. ئەرکی خەڵک لە مقابڵ ئەمانات چیەوە بۆ پوچەڵکردنەوەی ئەو کارانەی کە ئەمانە هەدەفیانە بیۆنە بەرەو خەڵکی کوردستان دەبێ چۆن لەگەڵیان بجۆڵنەوە. خەڵکی کوردستان زیاتر لە 4 دەیەیە بەرابەر بە یەکێک لە هار و وەحشیترین حکوومەتەکانی سەردەم مقاومەت دەکات. لەبیرمان ماوە کە هێزەکانی ڕژیم لەژێر ناوی جۆراوجۆردا لە شقامی شارەکان بڵاوەیان پێدەکرا و مزاحمەتیان دروست دەکرد بۆ ژنانێک کە مەسەلەن چەند تاڵمووی سەریان بەدەرەوە بوو، مزاحمەتیان دروست دەکرد بۆ کوڕانێک کە باڵیان ڕوود بوو، مزاحمەتیان بۆ کوڕان و کچانێک دروست دەکرد کە لە دەوری یەک کۆببوونەوە. دیتمان لەو سەردەمانەدا خەڵک چۆن وەڵامیان دەدانەوە بەبێ ئەوەی کە یەکتریش بناسن، بە ئەرچی خۆیانیان دەزانی کە نەهێڵن ئەم گروپانە، ئەم تاقمانە هێزەکانی ڕژیم بێن و لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا دەخالت بکەن، هێرش بکەنە سەر کۆڕ و کۆبوونەوەی جوانانی کوڕ و کچپێکەوە و بڵێن بە ئێوە چ ڕەبتی هەیە کە ژنێک بەناو شەقامدا دەڕوات تاڵەکانی مووی سەری دیارە. لەو کاتەدا خەڵک لە هەموو شارەکانی کوردستان بە تایبەتی سیمایەکی گەلێک جوانی مقاومەتیان بەرابەر بۆ دەستدرێژیانەی داودەستگاکانی ڕژیم لە خۆیان نیشان دەدا. ئێستا خەڵک هەرەو خەڵکەیە، قابی لە مەسەلەن گروپێکی چکۆڵەی لەو چەشنە بەقەد هێزەکانی ڕژیم هار و وەحشی بن بۆ گیانی خەڵکێک کە توانی بێتی بەرابەر بە و ڕژیمە مقاومەت کادووە لە جێی خۆیدا وەڵامیان بداتەوە، بێشک بەرابەر بەمانیش هەر عینیشتە. بەڵێ لە ڕابردووشدا دیتومانە مەسەلەن ئەمانە قەمەکێش و چەقۆکێشیان سازمان دا و هێرشیان کردوتە سەر خەڵک و وابزانم ئەگەر لەبیرم مابێ و هەڵە نەبم لە مەریوان بوو کەسیان بریندار کردبوو لە شاری سەقزیش و لە سنە و لە هێندێ شوێنی تریش حرکاتی لەو چەشنیان کردبوو، خەڵک وەڵامیان دانەوە. ئەوەی کە زۆر گرینگە بۆ خەڵک ئەوی شێوەیە کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەهێڵن ئەمانە بێنە نێو ژیانیان و نەهێڵن مزاحمەتیان بۆ دروست بکەن، بە یەکگرتوویەوە دەبێ وەڵامیان بدرێتەوە. ئەگەر کۆمەڵێک جوان لە شوێنێکدان و یەکێک لەم چەقۆکێشانە هێرش دەکات، دەبێت ئەو خەڵکەی لە دەوروبەریانن خەڵکی تر کە ڕووداوەکە دەبینن بە ئەرچی سەرشانی خۆیان بزانن کە ئەمانە ڕابگرن و وەڵامی شیاوی خۆیان وەربگرنەوە. ئەمانش بە قەمەکێشان و چەقۆکێشان و بریندارکردن و تەنانەت
کوشتنی یەک و دوو لێرە و لەوێش ناتوانن خەڵکی کوردستان تەسلیم بکەن و هەروەک لە پێشتریش وتمان ئەو تۆوی مقاومەت و خۆراگریەی کە لە کوردستان چێندراوە نەک بە گروپی سەلەفیگەری بە گروپی سەلەفی لەم چەشنە و چەند چەقۆکێش بەڵکو بە حکوومەتێکی سەرڕۆی لە چەشنی کۆماری ئیسلامیش نانیشێتەوە و لە کڵوکۆ ناکەوێت. بۆیە یەکدەستی و یەکدەنجی خەڵک لەم بابەتەوە وەک هەمیشە پێویستە. بەڵێ لە قسەکاندا خۆتی شاماژت پێداکە کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی متەحەزبی سیاسیە، ساڵهای ساڵە لە ڕێگای مبارزەی بەردەوامی خۆیان و لە ڕێگای حزبە سیاسیەکانیانەوە هەوڵیان داوە کە بەرامبەر کێکن لەگەڵ ئەم ڕژیمە. ئەرکی لە کات و ساتێکی واکە بۆ نمونە لە مەریوان ئەو ڕووداوای کە لە مەریوان ڕوویدا و هێرشی مرتەجعینی سەلەفی بۆ سەر ژیان و گیانی خەڵک و خانەوادەگانیان و لە شارەکان تری کوردستانیش هەر سوچە و بە شێوەیەکی دیارە زۆر زەعیفتر و ئەوانە بینیمان کە چۆن بەرامبەرکیان لەگەڵ کراوە تا ئێستش. باشە ئەم جەریاناتە ئایا ئەوە بەشیکیان ئایا ئەوە نابینن کە جریاناتی بەتر هەموو وتم هەموو شاخەکانی کە دێتە و گیفان جریاناتی ئیسلامی و مرتەجە لە منتەقەکە ئەرکی ئەمانە چییە؟ ئایا پرسیار نییە بۆ خەڵکە بۆچی لە کاتساتی گیوانە تەنیا بێدەنگن بەڵکو زۆر جار تەنانەت لە دەستگا میدیایەکانیانە و تەبلیغاتی مەسەبیش بڵاوەکەنەوە؟ لە ڕوانگەی شەخصی منەوە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە هێزە سیاسیەکانی کوردستان چەندە خۆیان بە خاوەنی بزوتنەوەی کوردستان دەزانن و چەندە بەخەمەوەن بۆ ئەوەی کە ئەو کۆمەلگایە نەبێتە مەیدانی ڕەنبازێنی گروپ و تاقمی کۆنەپەرست و ئیسلامی لەو چەشنە. لەو بابەتەوە بە بڕای من دەبێ هێندێک جیاکاری بکەینەوە ڕێی شەخصی منە. کاڵ جێگای پەیوەندی هەیە بە کۆمەڵەوە کۆمەڵە تاریخێکی ڕوون و تاریخێکی جێگای شانازی هەیە لە مقاومەت بەرانبەرچێ و ناساندنی ئەم گروپ و دەستە و تاخمە ئیسلامیانە تا ئەو جێگایی کە پەیوەندی هەیە بە کوردستانی ڕۆژهەڵاتەوە. ئێمە تەجربەی ساڵی 57 و 58مان هەیە و ڕاوەستان و لە قاودانی جەریانی موفتیزادە لەلایەن کۆمەڵەوە هەتا ئێستاش کۆمەڵە هەروەگاریش بە هەمان شێوە جان سپای ڕزگاریش بە هەمان شێوە کە پێیان دەوت بەڵێ هەتا دێتە بەرانبەرچێ و مەسەلەی سپای ڕزگاریش لە کوردستان. بۆیە لەو بابەتەوە کۆمەڵە خاوەنی کۆمەڵە سەری سازان و سازشکاری لەگەڵ هیچ ڕەوتێکی ئیسلامی لەژێر هیچ ناوێکدا نییە و هەمیشە بە ئەرچی خۆی زانیوە لەو بابەتەوە ڕۆشنگەری بکات. لە بابەت باقی ئەحزابەوە دەبێ خۆیان ئەگەر بێدەنگە بوون بەرابەر بەم نەوع وەحشیگەری و هێرشکردانە
ئەوە بە شەرمەوە بە قەولی خۆت ڕەفتاریان کردووە دەبێ ئەوان خۆیان وەڵامی ئەو شەرمە بدەنەوە بەڵام ئەوە زۆر گرینگە زۆر گرینگە کە مەسەلەن بۆ نمونە هیچ حیزبێک بیر لەوە نەکاتەوە کە لە داهاتووی ئاڵوگۆڕەکانی کوردستانی ڕۆژهەڵات ڕەنگە پێویستیان بە دەنجی ئەم یا ئەو لایەنی ئیسلامی هەبێت و هەوڵ نەدەن بۆ ئەوەی کە لە ڕوانگەی خۆیانەوە دڵیان لە خۆیان بهێشێنن و بەنەوەیەک لێستاوە سەری سازان و نەرمش لەگەڵ ئەو لایەنە ئیسلامیانە دابخەن بەڵام واقعیت ئەوەیە کە کۆمەلگای کوردستان و چاوکراوەی و وشیاریە کە لەو کۆمەلگایەدا هەیە لە هیچ حیزبێکی نە لە ئێستا و نە لە داهاتووشدا قبول ناکات کە بکەونە سات و سەودا و سازان و مماشاتکردن لەگەڵ لایەنی ئیسلامی لەم چەشنە بێگومان خەڵکیش هەر ئەو چاوەڕوانیان هەیە کە ئەگەر ئەحزاب دەیان هەوێت ئەم بەشە لەم وڵاتە لەژێر ڕچێفی ئەحزابی ئیسلامی و کۆنەپەرست داگیر نەکات و ببێتە کۆمەلگایەکی کە ئینسان بەگشتی لەژێر هەڕەشە و لەژێر تۆقاندن و لەژێر زەبری قەمچیدا نەبێت هەرو چاوەڕوانیان هەیە کە لایەنە سیاسیەکان هەڵوێستی ژیرانە وەربگرن و بە دەربەست بن بۆ بزوتنەوەی کوردستان بە هەموو لایەنەکانیەوە. بەڵێ هاوڕێ کەریم زۆر سپاس دەکەم کە لەم بەرنامە لەگەڵ من بەشدار بووی. من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییە بۆ خۆت وەکو گوتەی ئاخریان وەکو جەمبەندیک لەسەر قسە و باسەکانت پێش پەش پێیان بە شتێ بکەیت لە خزمەتتان. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتە بێگومان لە ڕوانگەی منەوە بۆ ئەم مەوزوع ئەم مشەخەسە هەر ئەوەندەی دەهێنا وتەی ئاخر و نوکتەی ئاخرم ڕوو لە هەڵسوراوانی کۆمەڵەیە ئەویژەوەیە کە بڵێم ئەگەر خەبات و مبارزە لە دژی کۆماری ئیسلامی بە هەموو لایەنەکانیەوە بەشێکە لە ناسنامەی ئێمە و ئەگەر مقاومەت بەرابەر بە زۆروێژیەکانی جمهوری ئیسلامی ئەگەر دفاع لە ئازادی زیندانیانی سیاسی دفاع لە مافی ژنانی پێشێلکراو دفاع لە مافی ژینگە پارێزان دفاع لە ژینگە دفاع لە منداڵان و لە خوێندکاران و هەموو ئەوانە ئەرچی سەرشانی ئێمەیە لە هەمان کاتدا لە قاودانی دەستە و گروپی دواکەوتوو دژی ئینسانی لەم چەشنە لەو کۆمەلگایەدا لە دەرەجەی یەکەمدا ئەرچی سەرشانی ئێمە سۆسیالیستەکان و ئەرچی سەرشانی ئێمە هەڵسوراوان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵەیە. بێگومان هەر هەڵسوراوێکی کۆمەڵە دەستی هێندە باز هەیە بازە هێندە پڕە لە باری سیاسیەوە کە بتوانێت لەم بابەتەوە ڕەوشنگەری بکات ئەم جەریانە کۆنەپەرستانە لە قاو بدات و لە جێی خۆیدا بتوانێت پشتیوان و پشتگەرمیەک بێت بۆ خەڵکێکە دەیانهەوێت لەم گروپانە دووری بگرن بە هیوای ئەوەی کە کوردستان دوور بێت لە بوونی دەستە و گروپی ئیسلامی و تونداژۆی لەم چەشنە و هاوکات دەستی کۆماری ئیسلامیان خوێن بێتەوە کە مەبەستی لە
گاڵتەجاری لەم چەشنەی کە هەرماوەی جارێک بەڕێوەی دەبات چییە؟ زۆر سپاس دەکەم هاوڕێکەریم ئەحمەدی بۆ ئێکە لە ڕوانگەی ئەم جارەدا لەگەڵم بەشدار بوویت. بینەرانی خۆشەویستی بەنامەی ڕوانگە، ئەوەی کە بینیتان قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێکەریمی ئەحمەدی سەبارەت بە جم و جۆڵی جەریاناتی مرتەجع و دواکەوتووی مەسحەبی لە کوردستان و هەوڵدانیان بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەور و نەقشی خۆیان بە چاوی ڕژیمی کۆماری ئیسلامی نیشان بدەن و ڕژیمیش بە شێوە و بە ڕەوشی خۆی استفادەی خۆی لەم جەریاناتە بکات. بۆ هیوایە کە ئەم بەرنامەیە جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات. سپاس.